ئافرەتێک ناکرێ لە سۆشیال میدیا هەرچەند دۆستم بێ ئەخە کاکە تۆ وازەوەی بینە ئافرەتێک لە سۆشیال میدیا لە سناپە ڕسمێکی خۆی بۆ من ئەنێری ئەتوازەوەی بینە من کاسێکی منتمانە پێکراوە دەم بە سەرچاو بەڵام چێ متمانەوە دەکەم سۆشیال میدیای پارێزراوە لە دەست خەڵکەشکە نییە دەزانی ئێستا خەڵکە بۆ ینی بینیشتان لە چەند ڕۆژی ڕابردوو ماوەی ڕابردووە خەڵکانێک ئافرەتەکان بە گریانەوە جنیویان بە خۆیان دەدا لە پێناوەی کەسێک ڕقابەی قسە سۆشیال میدیاکەی ئەوە بۆیە مانەوەی ئافرەت دەزانی پیاویش لە ماوەی ئەم ساڵی ڕابردوودا ئەمە وەکو ئامارێک بۆ ئەوە بێ کە ئامارەکە خراپە 8 کەس لە هەولێر خۆی کوشتووە لەسەر ئەوەی سۆشیال میدیای خراپ بەکارێنەوە پیا و ئافرەت نا پیا و کە عنوانیان دارە کە کەسایەتی دیارن گەیشتوتە حەدیوەی کە خۆی کوشتووە لە بەرامبەر بەکارهێنانی ئامێری پەیوەندیکردن لە پێنا ئەوەی جەستەی خۆی بەکارهێناوە لە سۆشیال میدیایە هەموو ئینسانێک مافی ئەوەی هەیە هەڵە بکە بەڵام ئافرین لەو کەسەی لە هەڵەکەی پەشیمان نابێتەوە دەیکاتە دەرسێک بۆی خۆی با پەشمان نەبێتەوە بەڵام بیکاتە وانەیەک بۆ ژیانی خۆی ئێمە خۆی پێدەکوژێ هەڵک دەکا لە پاش هەڵەکەی خۆی دەکوژێت لە دەرەنجامی ئەو هەڵەی کە ئەمە تەنها ئافرەتە پیاوەکانیشمان بۆیە کەوتە پیاومان هەیە بوویتە قوربانی لەسەرم بەرپرسەکانمان بووینە قوربانی کاکە با بەڕوونتر بڵێم چەندین بەرپرسمان قوربانی دەری سۆشیال میدیان ئێستا ڕیسوا بوون لە ناو خەڵکە ڕیسوا بوون لە ناو میدیایە ڕیسوا بوون ناو حیزبە سیاسەکانی خۆیانە ئەم بابەتانە چیمان پێ دەڵێ پێمان دەڵێ بەڵێ هەمومان بووینە بەشێک لەوەی قوربانی سۆشیال میدیا چکە بەخراپ بەکارمێنێنە ئێمە یاسایەکمان لە ماوەی ئەمڕۆ لەگەر پێشە بیمە دیداری جەنابەت لە دیداری میتینگێکی کۆبنەوەی سەرۆکی پەرلەمانی کوردستان بوو لەسەر کۆمەڵێک بابەت قسەمان دەکرد یەک لە بابەتەکان بابەتی پرۆژە یاسایەکمان لە پەرلەمان بوو پرۆژە یاسای ڕێخستنەوەی سۆشیال میدیا کاکە ناکرێتەوە لە سۆشیال میدیا لە ماڵی خۆ دانیشتووی چ بوختانێکی پێت دەکا کیز یاسایەکی نەڕوبەڕوود بێتەوە هیچ کەسێک نەڕوبەڕوود بێتەوە ئێستا کەناڵی دیمەنەگە بەیانی ڕخنێ قسێک لەسەم بکات توام شکایەتی بکەم کەناڵێکی قانونی یاسایە لە هەرێمی کوردستان بەڵام سۆشیال میدیا چییە موبایلێکی پێ هەر نازانی کوێیە نەڕقە موبایل هەیە ماسنجەرێکی هەیە کەچی نزیکەی 100,000 لە 150,000 ڤیوانەیە 18 کەناڵمان هەیە لە سۆشیال میدیایە لە ڕێی پیجەکان بەڵێ لە ڕێگای سۆشیال میدیاوە بۆیە ئەمانە پێمان دەڵێ کە بەڕاستی دەبێ ئیتر لەمە دووە یاسای ڕێخستنی سۆشیال میدیا ڕێک بخرێتەوە لەگەڵ یاسای سندیکای ڕۆژنامەنووسان و لەگەڵ یاسای توندوتیژی ئافرەتان و بەڵام بەداخەوە کۆمەلگاکەی ئێمە زۆر کات قوربانی دەستی سیاسەتە باسی بابەتی جێندەر دەکەین وا دەزانی ئیتر باسی کۆمەڵشتی خراپمان کردێت کاکە بابەتەکە بابەتێکی عالەمیە بۆیە هەمووانە تێکەڵ دەکرێت بەچی بە هۆشیاری کۆمەلگا ئەم بەرنامەی جەنابەت و دەیان بەرنامەی تێدەبێتەوە کارێک بۆی کۆمەلگا هۆشیار بێتەوە لە ماف و ئازادی و خۆی بەرامبەرەکەشی تێ بگە